بەداخەوە دەبەری ڕاپەڕین هەمیشە پشکی شێری بەرکەوتووە لە هەموو بۆ ڕوویەکەوە. ئەم جارەشیان وەکو جارانی پێشوو کە پێنجەمین کاروانی قوربانیانە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان، ئەم جارەش ڕانیە دوو ڕۆڵەی تری لە باوەشی خۆی گرت. لێرەوە لە مینبەری چاوەڕوانی قوربانیانی تاراوگەدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ جارێکی تر بتوانێت ئاوڕێک لە گەنجام داتەوە لە هاوڵاتیان داتەوە بۆی چیتر گەنجانمان سەرگەردان و هەڵوەدەی وڵاتانی ئەوروپا نەبن. هەر یەکێک لەو گەنجانەی کە ئەمڕۆ کۆچیان کردو بە لە زێدی خۆیان بە خاک دەست پێدرێن کۆمەڵێکی وایان خواستووە، بەڵام بەداخەوە هیوا ئاواتەکانیان لەگەڵ کۆڵە پشتەکانیان لە ڕێگەی قەدەر لەدەستدا. بەڵێ بەو پێی ئێمە وەکو ئەو هاوڵاتیانەی کە بەردەوام لەناو ئەو گەنجانەداین و بەردەوام ڕۆژانە کۆنتاکتمان هەیە لەگەڵیان، یەکێ لە هەرە هۆکارەکان نادادگەری و نەبوونی دەرفەتی کارە و نەڕەخساندنی هەلی کارە بە ئەو گەنجانەی کە سەری ڕێدەگرن و کۆز دەکەن بەرە وڵاتانی ئەوروپا. چارەسەرەوەیە لە کۆی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا دووبارە پێداچوونەوە بکرێت و بە ڕەخساندنی هەلی کار و چەسپاندنی دادگەری و یەکسانی بۆ هەموو ئەو گەنجانێک کە دەیانەوێت لەم وڵاتەدا خاوەن پێگەیەک بن و کارێکیان دەست بکەوێت.